لیژنەی داکۆکیکردن لە ئازادی ڕۆژنامەنووسان و مافی ڕۆژنامەنووسان لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان راپۆرتی پێشێرکاریەکانی ساڵی 2021 بڵاو دەکاتەوە. لەسەر ئەو راپۆرتە و وردەکاریەکانی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە بەڕێز بژار حەکیم جێگری نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە سلێمانیەوە بەڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. کاک بژارم کاتت باش بێت. ئەمڕۆ ئامارەکان بڵاو دەکرێتەوە، ئامارەکان چیمان پێ دەڵێن؟ زۆر سپاس. سپاس بەینتان باش. دیارە ئەمڕۆ لیژنەی ئازادی لیژنەی داکۆچی لە مافی ئازادی ڕۆژنامەنووسانی کوردستان کە لیژنەیەکە یەکێک لە لیژنە گرنگەکانی سەر بە ئەنجومەنی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ساڵانە وەک نەریتێک راپۆرتەکانی خۆی ئەم راپۆرتانە بڵاوەکاتەوە کە پەیوەندی بە و پێشێلکاری و تونند و تیژانە هەیە کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و میدیاکاران لە هەرێمی کوردستان ینی ئەنجامە درێن. لە ڕاستیە ئەمڕۆ راپۆرتی ژمارە 27 و 28 ساڵی 2021 بڵاو دەکاتەوە و ئەم راپۆرتە داتای تێدایە و بە وردی کاری لەسەر کراوە و لیژنەی داکۆچی لە مافی ئازادی ڕۆژنامەنووسانی کوردستان لە ماوەی ساڵی 2021 بە بەردەوامی لەگەڵ ڕۆژنامەنووسان لەسەر خەت بووە وەک ئەرکێکی ئەخلاقی وەک ئەرکێکی پیشەیی. ئێمە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و لە ڕێگەی ئۆفیس و لەقەکانیەوە کە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان 17 ئۆفیسی هەیە کەم ئۆفیسانە کار لەسەر ئەو پێشێلکاریانە دەکەن کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجامە درێن. لە ڕاستیە خۆتان ئەزانن کاری میدیا لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ فراوانترە بێ و لەگەڵ فراوانبوون و گشتگیربوونی کاری میدیا لە هەرێمی کوردستان و فراوانبوونی سۆسیال میدیا ئەمانە هەمویان هۆکارن بۆ ئەوەی کە ینی کاتێک کە ڕۆڵی میدیا فراوانترە بێ و گشتگیرترە بێ بێگومان ئاستەنگ ڕوبەڕووی میدیاکاران لە هەرێمی کوردستان دەبێتەوە. ئێمە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیان بەداخەوە نیگەرانین کە لە هەر پێشێلکاریەک لە هەر حاڵەتێکی نەخوازرا و کە ڕوبەڕووی میدیاکاران و ڕۆژنامەنووسان ببێتەوە بە تایبەتی ئەو تیمە مەیدانیانەی کە ڕووماڵی هەواڵەکان دەکەن هەواڵەکان ڕووماڵەکان ئەمانە ڕوبەڕووی پێشێلکاریە بنەوە. بۆیە ینی راپۆرتەکانی لیژنەی داکۆچی لە مافی ئازادی ڕۆژنامەنووسانی کوردستان کە بڵاوی کاتەوە دەرخەی ئەوەیە کە بەداخەوە لە هەرێمی کوردستان هەر کاتێک ینی دەمێ ئاماژە بۆ بکەم هەر کاتێک ڕووداوی سیاسی و ململانی سیاسی و حاڵەتی نەخوازراوی لە هەرێمی کوردستان کە ڕوو دەدەن ئەمە کاریگەری ئەبێ لەسەر ڕۆڵ و کارکردنی میدیا و تونند و تیژی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان زیاد دەکا. ینی ئێمە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان نیگەرانین لە هەر حاڵەتێک و هەر پێشێلکاریەک کە بەرامبەر بە هەر ڕۆژنامەنووسێک لە هەر دەستگایەکی میدیایی بکرێ و لە هەر شوێنێکی کوردستانیش بێ. بۆیە بڵاوکردنەوەی ئەم راپۆرتانە کە ئێمە حزوورمان هەیە ئەمڕۆ لەگەڵ میدیاکاران راپۆرتەکانی پێشێلکاری بڵاو دەکەینەوە ئەمە بەداخەوە دەرخی ئەوەیە کە تا ئێستاکە تەفاهومێکی باش تێگەیشتنێکی باش لەلایەنی پەیوەندیدارەوە لەگەڵ ڕۆژنامەنووسان وەکو پێویست نییە و ناتوانن ینی بەپێی یاسا مامەڵە لەگەڵ ئەو ڕۆژنامەنووسانە بکرێ بۆیە پێشێلکاریان بەرامبەر ئەنجامە درێ. بەداخەوە ئێمە ینی هیوادارین کە ساڵ بە ساڵ ئەم ڕێژەیە ئەم پێشێلکارانی کە دەرهەق بە ڕۆژنامەنووسانی کوردستان ئەکرێ ئەمە هیوادارین کە ئەم حاڵەتە نەمینێ و ئەم دیارە بنەبڕ بکرێت لە هەرێمی کوردستان. کاک بژار بە پێ و ئامارانی لە بەردەستی ئێوەدایە و ئەمڕۆ بڵاوی دەکەنەوە پێشێلکاریەکان زیاد بووە بە بەراورد بە ساڵی ڕابردوو یاخود با بڵین هاوسەنگە؟ خۆی وەکو گوتم ئێمە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و هاوکارانمان لە لیژنەکە چکە ئێمە لیژنەی داکۆچی ئەمە بڕیاردەری خۆی هەیە سەرۆکی لیژنەکە سەرۆکی خۆی هەیە ئەندامانی خۆیان هەیە ئەوان دەتوانن ئەمڕۆ لە پرێس کۆنفرانسەکە من ئەوە بەوە جێڵم ئەوان دەتوانن ڕوونکردنەوەی زیاتر لەسەر تەفاسیل بدەین بەڵام ئێمە لە ئەنجومەنی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان پێمان وایە ینی ئەزانی ئەم حاڵەتانە پەیوەندی بە دۆخی سیاسیەوە هەیە وەکو گوتم ئەم ڕێژانە ئەم پێشێلکاریانە ینی بەرزمزمی هەیە بەڵام خۆی لە ئەسڵە ئێمە یەک پێشێلکاریش تۆمار بکەین لەلای ئێمە هەر جێگەی نیگەرانیە و ئێمە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش ینی بەسەراحەت ئێمە جگەلەوەی کە ئێمە ینی لە ڕووی ئەخلاقی پیشەییەوە و بە مافی خۆمان دەزانین وەکو جهەتی معنی کە دیفاع لە ڕۆژنامەنووسانی کوردستانەکەین بەڵام لەگەڵ ئەمەشا ئێمە ئۆفیسی ینی دەمێ ئەوە ئاماژە بۆ بدەم کە ئێمە ئۆفیسی سەلامەتی پیشەییشمان هەیە کە لە عێراق
بەس سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان تەنیا سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئۆفیسی سەلامەتی پیشەیی هەیە بۆیە باسی ئۆفیسی سەلامەتی پیشەییم کرد دەمێت لەبەرەوەی پەیوەندی هەیە بەو ڕووداوانەی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت ئێمە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئۆفیسی سەلامەتی پیشەیی لەگەڵ ینی عقدەکە و کارکردنی ئێمە لە ڕێگەی ئەم ئۆفیسەوە لەگەڵ فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتیە بۆیە ئێمە بە بەردەوامی لە هەر حاڵەتێکدا لە کاتی شەڕدا لە کاتی بەرەکانی جەنگدا وەکو ئەرکێکی ئەخلاقی وەکو ئەرکێکی پیشەیی و خەمخۆریش بۆ ڕۆژنامەنووسان ئێمە ئەم ئۆفیسەمانە ئەم ئۆفیسی ئێمە کار لەسەر ئەو ڕۆژنامەنووسان دەکات کە چۆن لە کاتی ڕووهەبوونی حاڵەتی چەکداری لە کاتی هەبوونی حاڵەتی توندوتیژی لە کاتی ڕووماڵکردنی هەواڵەکان لەبەری جەنگە ئێمە ڕایان دەهێنین چۆن ئەم ڕۆژنامەنووسانە وا بکەن خۆیان بپارێزن و چۆن جۆرە جلوبەرجێک لە بەرکەن و چۆن تعاملەکان مەودای کارکردنیان لە بەرەکانی جەنگ چۆنە و چۆن خۆیان بپارێزن لە حاڵەتی هێرشی چەکداری ئەمانە هەموو بۆ ئەوەیە کە لە کاتی نەخوازراودا ڕۆژنامەنووسەکان بتوانن پارێزگاری لە خۆیان بکەن بەڵام بەداخەوە ئێمە ئەبینین کە وەکو گوتم ینی ئەم حاڵەتی سیاسیە ئەم جۆرێک لە ناتێگەیشتنەی کە لە بەرامبەر ڕۆژنامەنووسان بۆ مەسەلەی کاری ڕۆژنامەنووسی و ڕێگریکردن و مەسەلەن چکە پێشەلکاریەکان جۆرا و جۆرن ئەم پێشێلکاریانە دەرخی ئەوەن دیارترین پێشێلکاریەکان چین باس لەوە دەکەیت کە پێشێلکاریەکان جۆرا و جۆرن کاک بژار باس لەوە دەکەیت کە پێشێلکاریەکان جۆرا و جۆرن دیارترینە و پێشێلکاریانی بەرامبەر ڕۆژنامەنووسان و بە تایبەتی ڕۆژنامەنووسانی مەیدانی دەکرێت چین بەڵێ خۆی ینی حاڵەتەکان جۆرا و جۆرە و وەکو گوتم بەڵام مەسەلی ڕێگریکردن لە ڕووماڵ و ینی پێنەدانی زانیاری وەستاندنی کەلوپەل ئەمانە هەمیان ئەم ینی جۆرن بەشێک لە شوەکان جۆرن کە پەیوەندی بۆ هەیە ئەمان هەمیان توندوتیژین توندوتیژەکان جۆرا و جۆرن و ڕێگری هەیە و هەتا پێنەدانی زانیاریش ینی بە پێشێلکاری حسابە بۆیە ینی ئێمە هاوڕەکانمان لە لیژنەی داکۆچی لە ماف ئازاد ڕۆژنامەنووسانی کوردستان ئەوان دەتوانن ئەمڕۆ لە راپۆرتەکەتە بەوردی و کە لە شێوەی گۆڤار چاپ کراوە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن و لە پرێس کۆنفرانسیشدا تەواوی ئەو وردەکاریانە لە شوێنی جوگرافی و ناوی ئەو دەستگایانە ناوی ئەو پامنێرانی کە ینی توندوتیژیان بەرامبەر کراوە پێشێلکاریان بە بەرامبەر کراوە لە ساڵی 2021 لە سەرجەم شوێنەکانی هەرمی کوردستان بەداتە تۆمار کراوە. بەڵێ کاک بژار پێشێلکاریەکان زیاتر بەرامبەر با ڕۆژنامەنووسە کوڕەکانە یاخود ڕۆژنامەنووسانی نێرە یاخود ڕۆژنامەنووسانی مێش لەم پێشێلکاریانە بەدەرنین و پێشێلکاریان بەرامبەر دەکرێت و بە بەراوردێک بکەین کامیان زیاتر پێشێلکاریان بەرامبەر دەکرێت. وەڵا هەردوو حاڵەتەکەی تێدایە و هەم بەرامبەر بە کچەکان و هەم بەرامبەر بە کوڕەکانین بەگشتی پەیوەندی بە تیمی مەیدانیەوە هەیە ئایا ئەم تیمە مەیدانیە ئەم پامنێرە ینی هەر دەستگایەکی ڕاگەیاندن بێ مادەم ئەم تیمە لەگەڵ کامێرەمان و پامنێرەکە ئەڕۆنە سەر شەقام بۆ تەختێکردنی هەواڵ جامە چ کوڕ بێ چ کەس بێ ئێمە وەکو ینی حاڵەتەکانی توندوتیژی هەم بەرامبەرە کرێ گوتیشم ینی دوو هینی هەیە ینی پۆلینکردنەکان بەشێکیان ئەو ڕۆژنامەنووسانن کە کاری مەیدانی دەکەن توندوتیژیان بەرامبەر دەکرێت و ئێمە حاڵەتێکی دیکەشمان هەیە کە ڕۆژانە ڕوبەڕووی ئەندامانی لیژنەکە دەبێتەوە ئەو ڕۆژنامەنووسانن کە لە ئۆفیسەکان داوامەکەن تیمی مەیدانین ینی هەتا مەسەلەی ئەنجامدانی گرێنە باس یعنی هەیە گرێبەستی کاری نییە هەیە ڕۆژنامەنووسێ گرێبەستی کاری هەیە بەڵام ئەم گرێبەستی کارە لە بەرژەوەندی ڕۆژنامەنووسەکە نیە لە بەرژەوەندی ئەو دەستگایە کاری تێدا دەکات یان مەسەلەی زیادکردنی کاتی داوام ئەوانە کۆمەڵێک وردەکاری تێدایە کە ئەمە هەمیان بە پێشێلکاری حسابن و هاوڕێکان و هاوڕەکانی ئێمە ئەمڕۆ لە پرس کۆنفرانسێک دەکات وردەکاری تاوی ئەم بابەتە ئەخەنە ڕوو. باشە کاک بژار باست لەوە کرد کە ڕەنگە هەندێک کات پێشێلکاریەکە پەیوەندی بە گرێبەستێکەوە هەبێت کە ڕۆژنامەنووس نەزانێت ئەم گرێبەستە لە سوودی خۆی نیە و لە سوودی ئەو شوێنەیە کە کاری تێدا دەکات. ڕادیۆ ڕۆشنبیری ڕۆژنامەنووسان هۆشیاری ڕۆژنامەنووسان دەربارەی مافەکانی خۆیان و لە چ ئاستێکدایە و ئاشنانەبوونیشی تا چەندە هۆکارێکە بۆ ئەوەی پێشێلکاری بەرامبەر بکرێت.
من پێم وایە بەگشتی ڕۆژنامەنووسانی ئێمە ینی کەم تا زۆرێک ئەتوانن لەبەرەوە ئیشکردن ینی دوولایەنەیە ماف و ئەرکەیە تۆ لە بەرامبەر ئەرکەکەدا مافتەیە ئەبێ ئەم مافا ینی لەگەڵ لەو شوێنەی کە گرێبستی کارت لەگەڵی هەیە بتوانێت ئەم لە بەرامبەر ئەرکەکان مافەکان بۆ بەدەستبێن جا بەشێکی زۆری وەکو گوتم تووشی ئەم حاڵەتانە دەبنەوە کە سکاڵەکانیان لەلایەن لیژنەکەی ئێمەوە بەم جۆرە تۆمارەکرێ ئینسان خلاصە کەلام بە شێوەیەکی گشتیش ینی ئەمە پەیوەندی بۆ هەیە ئەمە لە هەرێمی کوردستانی یاسامان هەیە ئێمە سیاسەی ژمارە 35 ساڵی 2007مان هەیە کە تایبەتە بە کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان و کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بە یاسا ڕێکراوە و لەگەڵ ئەمەشا ینی ئەم حاڵەتانێکی ئەم دیاردانی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان نەکرێ وەکو گوتم دەرخەی ئەوەیە کە جێبەجێکردنی یاساکە لەلایەن لایانی پەیوەندیدارەوە وەکو پێویست نییە و ئەمە شکاندن عرفی کاری ڕۆژنامەنووسیە بۆیە ئێمە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان داواکارین کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوەخۆ و لایەنە پەیوەندیدارەکان و بەتایبەتی ئەو لایەنانەی کە لە کاتی ڕووماڵەکاندا لەسەر شەقام ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان دەبنەوە ینی ئەبێ هەم ڕێز لە یاسا بگرن و هەم ڕێز لە ڕۆژنامەنووسانە بگرن بۆ ئەوەی کە کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان مەزرای قانونی خۆی وەربگرێ و ڕێکخراوی مەزرای پیشەی خۆی وەربگرێ و لە هەمان کاتیشدا ینی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان راپۆرتەکانی پێشێلکاری کە لەلایەن لیژنەی داکۆچی لە ماف و ئازادی ڕۆژنامەنووسانی کوردستان دەرەچێت بە بایەخ وەربگرێ لەبەر ئەوەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە ماوەی ڕابردوودا لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتی ینی هەم ڕاهێنانی کراوە هەم ئەوەی کردو بۆ ئەوەی چۆن راپۆرتەکان ئەم راپۆرتانێکی ئەمە دەنووسین راپۆرتی پیشەیی بنەوە ینی سیفەی ئەکادمی وەربگرنەوە بە هەند وەربگیرین بۆیە راپۆرتەکانی ئێمە بە هەند وەردەگیرێن لە ڕووی دووەلیەوە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆژێمە داواکاری کە راپۆرتەکانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەبارەی پێشێلکاریەکان بە هەند وەربگرن بۆ ئیتەمەنا بکەین کە هیچ حاڵەتێک هیچ پێشێلکاریەک بەرامبەر بە ڕۆژنامەنووسان هیچ شوێنێکی کوردستان ئەنجام نەدرێت باشە کاک بژار باست لەوە کرد کە یاسای تایبەت بە ڕۆژنامەنووسان هەیە بە بڕوای تۆ وەکو جێگری نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەم یاسایانەی کە تایبەت بە ڕۆژنامەنووسان کاری پێدەکرێت پێویستی بە هەموارکردنەوە نییە یاخود یاسایەکی دیکە یان یاسای دیکە لە بەرژەوەندی ڕۆژنامەنووسان بوونیان هەبێت؟ بێگومان ینی کاتی خۆی کە ساڵی 2007 یاسای ژمارە 35 ساڵی 2007 تایبەت بە کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان دەرچوو بۆ ساڵی 2007 ینی ئەم کاتی کە نووسراوەیە یاسایەکی باش بوو و ئەم یاسایە تایبەت بوو بە میدیای کاغەز ینی زیاتر کاری لەسەر میدیای کاغەز دەکرد بۆ چونکە ئەم کاتی سۆشیال میدیا بە شێوەیەکی ینی وەکو ئێستا فراوان نەبوو بێگومان ینی یاسای ژمارە 35 کۆمەڵێک بڕگە و بابەتی هەیە لەبەڵ ینی بەهۆ کاری ئەوەی کە میدیای ئەلکترۆنی لە دوای ساڵی 2007 میدیای ئەلکترۆنی لە گەشەکردندایە وەب تیڤی لە گەشەکردندایە و سۆشیال میدیا توانوێتی پانتایەکی زۆر داگیر بکات بێگومان هەندێک بڕگە و مادەی یاساکە پێویستی بە هەوارکردنەوە هەیە و سندیکای ڕۆژنامەنووسان لەگەڵ پەرلەمانی کوردستان کار لەسەر ئەو دەکات کا بەشێک ینی لەو بڕگە و مادانی هەموار بکرێتەوە بۆ ئەم یاسایە باشتر خۆی لەگەڵ واقعی ئێستا کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بگونجێنێ لەبەر ئەوە یاسای ینی کاری میدیا لە هەرێمی کوردستان تایتڵی میدیا ناونیشانەکانی میدیا لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەرداهاتووە ئەمە جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ ساڵی 2007 ئەمە لەلایەک خاڵی دووەمیش ینی کە ئێمە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان پلانمان هەیە کە لە ساڵی 2021 کە پرۆژە یاسایەک ئامادە بکەین کە ئەم پرۆژە یاسایە بتوانێت مافی ڕۆژنامەنووسان و ینی کاری ڕۆژنامەنووسی و سفێ ڕۆژنامەنووسی جیا بکەینەوە لەبەرەوەی ئێمە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کێشەمان لەگەڵ سۆشیال میدیا هەیە لە بەشێکی زۆر لە سۆشیال میدیا بەهۆی نووسینی وتار و تەشیر و ئەمانە حقیقەتی کاری ڕۆژنامەنووسیان ون کردووە شاردۆتەوە بۆیە ئەبێ ڕووی ڕاستەقینەی ڕۆژنامەنووسان و دەستگاکانی میدیا لە سۆشیال میدیا وەکو خۆی بگا بۆیە ئێمە لە ڕێگەی ئەم پرۆژەیە یاسایەوە دەمانەوێت کە ینی بە جۆرێک لە جۆرەکە ئەم فۆزایی کە لە سۆشیال میدیا هەیە چارەسەری بکەین و لە بەرژەوەندی ڕۆژنامەنووسان و میدیاکارانی کوردستان بێ. باشە کاک بژار بە شێوەیەکی گشتی ڕۆژنامەنووسان و زۆرێکیان باسەوە دەکەن کە کاتێک بەرامبەر ئەو پێشێلکاریانی بەرامبەریان دەکرێت سکاڵا تۆمار دەکەن سکاڵاکان ناگاتە جێ خۆی بۆیە ئەوانیش کاتێک کە پێشێلکاریکان بەرامبەر دەکرێت سکاڵا تۆمار ناکەن بە بڕوای تۆ هۆکار چیە کاتێک کە ڕۆژنامەنووسان سکاڵات تۆمار دەکەن مافەکانی خۆیان وەرناگرن بۆچی؟
ینی من ئەوەی کە ئاگدار بم ئەو ڕۆژنامەنووسانەی کە پێشێلکاریان بەرامبەرەکەی و سکاڵە تۆمارەکان چاوانەوە سکاڵە تۆمارەکان بەس بە خۆتە زانی مزرای قانونی شتێکی جیاوازترە کاک بژار مەبەستی من لەوە بوو ئەو راپۆرتی ئێمە کاک بژار ئەگەر گوێبیستی دەنگی بن بەبستی من لەوە بوو سکاڵات تۆمار دەکەن بەڵام ئەو کەسەی کە هۆکار بۆ بۆ پێشێلکردنی مافەکەی نادرێتە دادگا. ڕاستیە کێشەی وە نەک بۆ ڕۆژنامەنووسان ئەمە بۆ سکاڵەکاران دیکەش ینی حاڵەتی لەم شێوەیە هەیە ئێمە تەمە نادەکەین کە هەر ڕۆژنامەنووسێک لە دادگاکان کە پەنا بۆ کاری ینی یاسایی دەبن و هانا بۆ دادگا دەبن ئەبێ ینی ئێمە لەگەڵ ئەوەین کە مافی ڕۆژنامەنووس نابێ بفرێ و ئەو سکاڵانی کە ڕۆژنامەنووسان لەلایەنی بەرامبەری تۆمارەکان ئەبێ ڕێکار و شوێنی خۆ وەربگیرێ و ئێمەش لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان خۆمان بە پارێزەریە نەزانین و هەر خۆشی بڵاوکردنەوەی ئەم راپۆرتانە دەرخەی ئەوەیە کە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە ڕووی ئەرچی ئەخلاقی پیشەی خۆیەوە دەیەوێت سەپۆرت و پشتیوانی ڕۆژنامەنووسانی کوردستان بکە بۆیە لە هەر شوێنە کات ڕۆژنامەنووسێک سکاڵا لەلایەنی بەرامبەری تۆمارەکە بێ ئەم سکاڵەیە ڕێڕەوی قانونی خۆی وەربگرێ و ینی مافیش بۆ ڕۆژنامەنووسەکە بگەڕێتەوە. بەڵێ کاک بژار دوایان پرسیارم ئەوە بێت لە دوای بڵاوکردنەوەی ئامارەکان و پێدەنینە ساڵی نوێوە هەنگاوەکانی سەندیگای ڕۆژنامەنووسانی کوردستان بۆ داکۆکیکردنی زیاتر لە مافی ڕۆژنامەنووسان چۆن هەنگاو دەنێت پلانی نوێتان هەیە؟ بێگومان سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان لە ڕێگەی لیژنەی داکۆچیەوە بەردەوام بێ لە سەرکارەکانی خۆی و ئەم لیژنەیە ینی بەردەوام لەسەر هێڵە بۆ ئەوەی کە لە هەر شوێنێک هەر پێشێلکارێک بکرێ بەرامبەر بە هەر ڕۆژنامەنووس میدیاکارێک کاری خۆیەکە و ینی وەکو گوتیشم سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان و ئەنجومەنی سندیکا بەنیازین کە لە ساڵی 2022 لەم ساڵە وەکو گوتمی ئەمە دەبێ ینی هەوڵ بدەین و یان کار لەسەرەوەکەین کە ئێمە چۆن پرۆژە یاسایەک ئامادە بکەین بۆ ئەوەی باشتر بتوانین مافی ڕۆژنامەنووسان و میدیاکاران لە هەرمی کوردستان زیاتر بپارێزین. بەڵێ زۆر سپاس بۆ بژار حەکیم جێگیری نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە لەگەڵمان ئامادە بوو. سپاس.